بەناوی خۆی گەورە و میرەبان بەڕێزان ئەم وەک پیشەی هەمیشەیان ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزان لەگەڵ ڕەحمەتی بەفر و باران بۆ دەڤەرەکەمان و بۆ وڵاتەکەمان بەهانای ئەو خەڵکەوە هاتن بە دابینکردنی زیاتر لە 300,000 لیتر نەوت کە 3,000 خێزان تێدا سوودمەند دەبێتن و ئەمە شتێکی نوێ نییە بەنسبەت دەستگای خێرخوازی بارزان کە بە بەردەوامی بە پیر خەڵکی کەم دەرامەت و هەژارەوە دێتن لە هەموو کاتەکانی کە پێویستیان پێەیە لە هەموو کارەساتەکان و لە هەموو کاتە ناخۆشەکان ئەوان دائیمەن چاویان کراوەیە بۆ ئەوەی بتوانن هاوکاری ئەو خەڵکە بکەنەوە. بۆیە ئەمە بەناوی ئیدارەی سەربەخۆی سۆرانیشەوە زۆر سوپاسیان دەکەین و لێرەوە بەخێرهاتنی بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سەدیق دەکەین کە وەکو هەڵمەتێکی ژینگە پارێزی لەم پرۆسەیە دەڕوانین بەدەر لەوەی کە هاوکاریەکە بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی کەم دەرامەت لە هەمان کاتیژدا بۆ ئەوەی خەڵک جەنابیان پەیامی هەیە بۆ ئەوەی چۆن بتوانین لە ڕێگای ئەو پرۆسەیە و بەردەوامی ئەو پرۆسەیە پارێزگاری لە ژینگەی دەڤەرەکەمان بکەین و هەوڵ بدەین هەمومان خۆمان بە بەرپرسیارەتی بزانین. جارێکی دیکە لێرەوە من سوپاسی بەڕێزیان دەکەم و سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم کە بە بەردەوامی پاڵپشت و هاوکاری ئێمە و خەڵکی کەم دەرامەت و هەژارانە لە دەڤەرەکەمان. من وردەکاری بابەتی ژینگە بۆ برای بەڕێزم دکتۆر بەزێ دێڵم و موساش پەیامی خۆی دەبێتن وەکو دەستگای خێرخوازی بارزانی جارش کە سوپاسیان دەکەین و بۆ ئەو هاوکاری و ئەو پاڵپشتی بەردەوامیان زۆر سوپاس. فەرموو دکتۆر. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە وەکو جەنابتان نەزانن مەسەلەی ژینگە ئەمڕۆ لە سەرتاسەری جیهاندا لە تەواوی کۆنگرە جیهانیەکاندا باسی ژینگەیە. ئەویش بێگومان بەهۆی ئەو گۆڕانکاریانەی لە سەردەستی هەندێک لە کۆمپانیا زەبەلاحەکانی جیهان لە سەردەستی هەندێک لە دەوڵەتانێک کە لە سەر ئاستی جیهانە دەوڵەتانێکن بەروبووم یاخود ئابوووریەکی پێشکەوتویان هەیە بەڵام بایەخیان بە ژینگە نەداوە. بۆیە ئەمڕۆ نەتەوە یەکگرتوەکان گەشتوتە ئەو ڕاستەقینەیەی کە تایدا ئێمە چەند پێشکەوین لە بواری ئابووری لە بواری سیاسی لە بواری کۆمەڵایەتی هیچ سوودێکی بۆمان نابێ ئەگەر بێت و ژینگەکەمان ژینگەیەکی خاوێن نەبێ. بۆیە لەم پێناوەدا ئەبێ هەموو هەوڵێک چەند بچووک بێت چەند گەورە بێت لە هەر بوارێکەوە بێت لە هەر لایەکەوە بێ ئەبێ دەستخۆشی لێ بکەین چونکە دوجار ئەبێتە مای ئەوەی کە ژینگەکەمان پارێزراو بێت. دیارە ئێمە دەزانین وەرزی زستان لەم دەڤەرە و لە زۆربەی دەڤەرەکانی دیکەی کوردستان وەرزێکی سەختە پێویست بە دابەشکردنی نەوتەکان. لەم پێناوەدا حکوومەت دەبێ بەشێکی ئەرکی خۆی جێبەجێکار ڕێکخراوی خێرخوازی بارزانی وەک هەمیشە بەم ئەرکە ئەمڕۆ هەستاوە ڕێکخراوە خێرخوازیەکانی دیکەش دەبێ بە هەمان شێوە بەم ئەرکە هەستن دوجار بەشێکی ئەم ئەرکە ئەچێتە خانەی ژینگە پارێزیەوە. ئێمە ڕاستە لە هەرێمی کوردستاندا ساڵانێکی زۆرە لە باوباپیرانمانە بۆمان ماوەتەوە داربڕین بە مانایی سوودوەرگرتن لە دار هەر بووە. ئەوە کەلتورێکە بەڵام ئەم شێوازەی کە ئێستاکە هەیە ئەبێ ئاگادار بین لەوەی کە هاوڵاتیان ئاگادارکردنەوە داربڕین بەم شێوازە نەبووە لە جیهاندا لە کوردەواریدا کەلتوری کوردەواری ئەوە نەبووە دار لە ناوقەدا ببڕێتەوە دار پەرچ کراوە دار سوودی لێوەرگیراوە هەروەکو خۆی ماوەتەوە لە ساڵانی داهاتوو سوودی لێوەرگیراوە. لە هەمان کاتیشدا بێەوە بزانین کە ئەم هەڵمەتە هەر لێرە نییە لە زۆربەی شوێنەکانی دیکەش دەستگای خێرخوازی بارزانی ئەم کارە ئەنجام دەدا بە هەمان شێوە ئەوەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن هەمیشە لەگەڵ ئێمن ئەو ڕاستیەمان پێدەڵێن کە لە هەموو چالاکیەکانە بەشدارن دەنگی ئێمە دەگەێنن بە خەڵکی خۆمان بۆ مەسئلەی تایبەت بە ژینگە پارێزی چونکە ژینگە ماڵی هەمومانە دوجار بیر و بۆچوونەکانمان هەرچەند جیاواز بێ بەڵام دوجار یەک ژینگە کۆمان دەکاتەوە یەک ژینگە لەسەری دەژین ئێمە نەک هەر هەرێمی کوردستان بەڵکو ئەتوانین بڵێن لەسەر ئاستی مرۆڤایەتیدا جگە لەم گۆی زەویە هەتاوەکو ئێستا شوێنێکی دیکەمان بۆ ژیان نەدۆزیوەتەوە بۆیە جارێکی دیکە ئێمەش دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بارزانی دەکەین ئەم کارەیان بەدەر لە ڕەهەندە مرۆیەکەی بەدەر لە ڕەهەندە کۆمەڵایەتیەکەی و ڕەهەندەکانی دیکەی ئینسانی ڕەهەندێکی ژینگەی زۆر جوانیشی هەیە و دەستخۆشیان لێکەین و سوپاس و ئێوەش. بەناوی خۆی گەورە مامۆستای بەڕێز و خۆشەویستمان جەنابی کاک هەڵگورد ڕاگەاندن کارانی خۆشەویست سپاسان دەکەین بۆ ئەو زەحمەتەی کە کێشاوتانە. دەستگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ پرۆژەیەکی گرنگ ڕادەگەیەنێ کە هاوکات ئەوەی کە ئێستا لە ئیدارەی سۆرانی خۆشەویست دەکرێت لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی تری کوردستانیش
ئەو پرۆسەیە بەڕێوە دەچێت ئەمەیان پرۆژەیەکە کە بریتە لە دابەشکردنی 2 ملیۆن لیتر نەوتی سپی ماڵان بەسەر 20,000 خێزاندا کە سۆران و پارێزگای هەولێر 600,000 لیتری بەرکەوتووە واتە لە هەمان کاتدا هەڵەبجە 200,000 لیتری بەرکەوتووە کە 2,000 خێزان لێ سوودمەند دەبێت سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان 600,000 لیتری بەرکەوتووە کە 6,000 خێزان لێ سوودمەند دەبێت زاخۆ و دهۆک 600,000 لیتریان بەرکەوتووە کە 6,000 خێزان لەوێ سوودمەند دەبێت ئێمە هەوڵمان داوە ئەو پرۆژەیە بە لە بەرچاوگرتنی ناوچەکان بێت کە لە ڕووی کەش و هەواوە جیاوازیان هەیە لە یەکتری بۆ نمونە 150 ڕێژەی ئەو نەوتەی کە بۆ پارێزگای هەولێر تەرخان کراوە بۆ ئیدارایەکی سەربەخۆی سۆران تەرخان کراوە و لە هەمان کاتدا هەوڵمان داوە ئەو خانەوادانەی کە دەستنیشان کراون هەمویان لە ڕێگای یەکە ئیداریەکانەوە بە هەماهەنگی لەگەڵ تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی دەستنیشان کراون لە هەندێک ناوچە هەوڵمان داوە بە تایبەتیش کە کەش و هەوا ساردا سەرجەم گوندنشینەکان سوودمەند ببن بە تایبەتیش لەو وەرزەدا و وەکو جەنابی مامۆستاش ئاماژەی پێدا بە لە بەرچاوگرتنی پاراستنی ژینگە ئێمە کە ئەم پرۆژەیەمان ڕاگەیان پرۆژەکەمان پێشکەش بە جەنابی سەرۆک بارزانی کرد بە سپاسێکی زۆرەوە جەنابیان ملیاردێک و 610 ملیۆنی تەرخان کرد بۆ ئەم پرۆژەیە و دیسان دەرگای پرۆژەکەمان بەکراوەی هێشتەوە لەگەڵ هەموو ئەو کۆمپانیا و خێرومەندانە کە بەسپاسەوە هەمیشە وەکو چیایەک لە پشت دەستگای خێرخوازی بارزانی بوونە بۆ هەر پرۆژەیەکی لەو شێوە هاوکار و هەماهنگ و پشتیوانمان بوونە لەم پرۆژەیەدا ئەوانیش بە زیاتر لە 500 ملیۆن بەشداریان کردووە و هێشتاش پرۆژەکە بەردەوامە ئێمە بەوەشەوە نەوەستاوین بە ڕێگای نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵ بەڕێز وەزیری نەفتی عێراقیش قسەمان کردووە ئەگەر ئەوان بە بەهای حکومی ئەو نەوتە بدەن بە ئێمە بۆی پرۆسەکە هێشتا درێژ بکەینەوە هێشتا ژمارەی سوودمەندان زیاتر بێت بە سپاسەوە ئەوان ڕەزامەندیان دەربڕیوە ئەگەر لە وەختێکی گونجاودا ئەو نەوتەی کە ئێمە داوامان کردووە و لەوان ئەوان پێشکەش بکەن ئێمە بەردەوامی بەو پرۆژەیە دەدەن واتە ژمارەی سوودمەندان لە 20,000 خێزانەوە هێشتا زیاتر دەبێت جێخۆیەتی کە سوپاسی ئەو کۆمپانیانە بکەین کە پاڵپشتی ئێمەیان کردووە و لە هەمان کاتدا ئێمە وەکو نەریتێک وەکو ئەو شەفافیەتەی لە دەستگای خێرخوازی بارزانی هەیە لە دوای پرۆژەکە ناوی سەرجەم ئەو کۆمپانیانە بە بروشورێکی تایبەت ڕادەگەیەنین هەم ڕێزگرتنێک بێت لە پشتیوانیکردنیان و لە هەمان کاتیشدا بۆ بەکراوەی هێشتنەوەی ئەو پرۆژەیە کە ئەگەر هاوکاریەکان زیاتر بن ئێمە بتوانین نەوتی زیاتر پێشکەش بکەین ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی خۆشحاڵین کە بەردەوام ئەو گوێڕایەل جێبەجێکاری ئەو پەیامە پیرۆزەی بارزانی نەمر بووینە کە فەرموویەتی شانازیە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت ئێستا بە دەرفەتێکی باش دەزانین کە لەو ئان و ساتەدا لەو ڕۆژە خۆشانەدا کە هەمومان چاوەڕێی ئەو کەشەمان دەکرد لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان دابین ئێمە چەندین پرۆژەمان هەن کە پرۆژەی گەورە و پیرۆزن کاریگەری باشیان هەبووە لە ناو کۆمەلگای ئێمەدا بە تایبەتی لەوانە پرۆژەی ئازیزان ساڵی ڕابردوو ئێوە بینیتان پرۆژەی پێشکەشکردنی یەکەی نیشتەجێبوون بە خانەوادەی سەربەرزی شەهیدان کە ئەمانە پرۆژەیەکن کە کاریگەریان هەیە لەسەر خزمەتکردنی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ئێمە بە پشتیوانی خوای گەورە بە پشتیوانی خێرۆمەندانی کوردستان هەموو توانایەکمان دەخەینە کار بۆ ئەوەی کە لە خزمەت خەڵکی خۆشەویستی خۆمان دابین لە خزمەت پەروەردە دابین لە خزمەت منداڵانی ئازیز دابین لە خزمەت خانەوادەی سەربەرزی شەهیدان دابیت وەک ئەو پرۆژە بەردەوامەی کە هەبووە بۆ ئازیزان کە ئێمە شانازی دەکەین لە ساڵی 2012ەوە کە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابی کاک مەسرور بارزانی کە هاوکات سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازیە
خێرخوازی بارزانیە پرۆژەکەمان ڕاگەیاندووە کە تا ئێستا زیاتر لە 7 ملیۆن دۆلاری کاش بەسەر ئەو خانەوەدانە دەدابەش کراوە. ئێمە ئیشەڵە بە پشتیوانی هەمولایەک بەردەوام دەبین، تەمەنا دەکەین کە بە هەماهەنگی لەگەڵ یەکە ئیداریەکان ئەم پرۆسەیە بە شێوازێکی باش بەڕێوە بچێ و بە تەئکید دەبێت ئەو خەڵکانە سوودمەند بن ئەوانەی کە لە هەموو ڕوویەکەوە پێویستیان بەوەیە کە ئەمڕۆ خزمەتیان بکرێ و سپاسی ئێوەش دەکەم. ئیدارەی سوورە ناوچەیەکی تەواو شاخاویە پرۆسەی دابەشکردنی نێوتی سپی ماڵان بەرمیل یەکەم بە کۆتا هاتووە. هیچ بەرنامێکی بۆی بەرمیل بەسەر ماڵان دابەشکردن. ئێمە بەدەر لەوەی کە ئەمڕۆکە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانانی و بەسەر ئەو هاوڵاتیانەدا بەش دەکرێتن ئێستا بڕە نەوتێکی دیکەی سپی لە حکوومەتی عێراقەوە هاتووە کە لەو یەک دوو ڕۆژە ویش دەگاتن هەوڵ دەدەین بەوەش بۆشایەکە پڕ بکەینەوە و ئێمە داواشمان کردووە کە زیاتر هاوکاری بکرێتن و ئەوەی کە بەڕێز کاک موساش باسی کرد لەوەی کە ئەوانیش لەسەر هێڵن بۆ ئەوەی ئێستا هاوکاری ئەوانە بکرێتن ئەو کەش و هەوایە وەکو باسم کردنی ئەو کەش و هەوای ڕەحمەتێک بۆ ئێمە هاتووە بەڵام ئێمە دەبێت کارێک بکەین کە ئەوانەی ئەو هاوڵاتیانە یان ئەو خێزانانێک کە پێویستیانە پێە بتوانین لە کاتی خۆی ئەو هاوکارانیان بگەین ئینشاءالله تەقسیری ناکەین. دەستان خۆش و سوپاس.